هەرچەندە خانەقین ساڵانە خاوەنی سەدان تۆن بەرهەمی خورمایە و یەکێکیشە لەو شارانەی کە زۆرترین جۆری خورمای تێدایە، بەڵام لەم ساڵدا و بەهۆی زۆری ڕێژەی بارانبارین و دواکەوتنی وادەکەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بەرهەمی خورما کردووە، بە جۆرێکیش بۆتە هۆی لە ناوچوون و فەوتانی بەشێکی زۆر لە بەرهەمەکەی و هەروەها بڵاوبوونەوەی چەند جۆرێک لە نەخۆشیە کشتوکاڵەکان. بۆیە باخەوانانیش داواکارن لە حکوومەت هاوکاریان بکات بۆ ئەوەی لەوە زیاتر بەرهەمەکانیان دووچاری لە ناوچوون نەبێتەوە. داواکەی من لە حکوومەتە علاجیە بۆ ئەی دارەی لە فرەیە نەخۆشیە هاپیە فطریاتە هەپیە و ئەی دارەی فرێ باغەکانی سە خەریکە وشکە بوو ئاو کەمە دارە خورماغانە چ کرد دەها خورماغانە ناو تەلحەکانی ناو دارەکە گەنیا وەختی بارانە بۆ ئەدەت لە خودت خۆی گەنیەت فرە درەنگ بی سەی باغە لە بەردەم چەودان هەر ساڵی هەر داری تقریبا 200 کیلو خورمای ئەوانیە بەسیم ساڵ هەر داری 50 کیلو 25 کیلو خورمانیە لەبانی. وڵی خورمای خانەقین باشە لە گشت خورماکان باشترە بۆ لێنزەوی ئێمە قوەدارە حاصلمان لە هەموو چشتێ نەبەس خورما هەموو چشتێمان باشە لە گشت لا باشترە لەن زەویەکەمان نەخدا داواکاریمانەوەسە حکوومەت ئەن و چشتێ ئەگە داوا کردمان لێ مساعدەما بکە یارمەتیمان بدات تا ئەوەنە ئینتاژمان زۆر بێ. لای خۆشەوە بەڕێوەبەری کشتوکاڵی خانەقین دەڵێت لە ڕووی بەرهەمی خورماوە خانەقین یەکێکە لە باشترینە و شارانەی کە ساڵانە زۆرترین بەرهەمی هەیە، بەڵام لەم ساڵدا و بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشین و زۆری ڕێژەی بارانبارینەوە بەرهەمی خورما لە خانەقین بە بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر کەمی کردووە. ئەم ساڵ بە زۆری کەمی کردو ئەتوانن بڵێن ئەگەر ساڵانی پێشوو 50,000 تەنی بوو بێ یا 40,000 تەنی بۆ ئێستا نیوەی ئەو بەرهەمەیە نیوەیە بۆ لەبەر ئەوەی کاریگەری کەش و هەوا تەئسیری زۆر لەسەر بوو هەروەها ئاو هەرچەند زۆر بوو ئەم ساڵ بەڵام دواکەوتنی پێشکەوتنی باران و زۆری باران وای کرد کەوا نێرە و میەکان لە کاتی خۆیانە بەرهەمەکانیان هینەکانیان نەگات ینی نەگاتە ئەوەی کە بتوانرێ بەکاری بێنن بۆیە کاتەکەی ڕۆیشت. بەپێی ئەمارێکی بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی خانەقین لە سنووری قەزای خانەقین زیاتر لە 100,000 دار خورما هەیە کە ساڵانە زیاتر لە 50,000 تۆن بەرهەمی خورمایە و لە خانەقینیشدا زیاتر لە 30 جۆر خورما هەیە و باشترین جۆرەکانی خورماش لەم شارە بەرهەم دێت و ڕەوانەی بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان دەکرێت. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.